سەردانەکەی سەرکۆماری عێراق و خانمیەکەمی عێراق بۆ هەڵەبجە گرنگی سەردانەکە و کۆبوونەوەی لەگەڵ هەم بەرپرسانی ئیداری ئەوێ و هەم سەرۆکایەتی زانکۆ گفتوگوێن پرس و باس و بابەتە ئاکەین لەگەڵ بەڕێز دکتۆر سیروان حەمید جێگیری سەرۆکی زانکۆی هەڵەبجە. دکتۆر سڵاو لێ بێم کاتت باش، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. دکتۆر چەند خولەکێک لەمەوە بەرێوە کۆبوونەوە لەگەڵ سەرکۆمار باسی چی کرد؟ سڵاوەیەوە سڵاو بینەرانی بەڕێزی کورسات جەنابی سەرۆکۆماری عێراق ئەمڕۆ سەردانی شاری هەڵەبجەی کرد و لە میانەی سەردانەکەی کۆبوونەوەیەکی لەگەڵ ئەنجومەنی زانکۆی هەڵەبجە هەبوو. پرسیاری کرد لەسەر بارودۆخی ئێسەی زانکۆی هەڵەبجە و ئەو بەشە تایبەتانی کە لە زانکۆی هەڵەبجە هەیە گفتوگۆیەکمان لەو بارەیەوە کرد. باشە، ئێوە داواکاریتان هەبوو، خواستان هەبوو بۆ زانکۆ سەرۆکۆماریانی ڕۆڵی زیاتری هەبێ لەوەی کە دامی هەڵەبجە بەگشتی و زانکۆ بە تایبەت بکە؟ بە دڵنیاییەوە ئێمە ئەومان خستە ڕوو کە سەردانی جەنابی فەقامەتی سەرۆکۆمار بۆ شاری هەڵەبجە بۆ زانکۆی هەڵەبجە گرنگیەکی ئەجگار زۆری هەیە و لە ڕووی معنەویەوە بۆ ئێمە گرنگ بوو، بۆ شارەکەش گرنگ بوو. بەڵێ کۆمەڵک داواکاریمان خستە بەردەم جەنابیان بۆەوەی ئیشان لەسەر بکات لە بەغداد و بەڵێنی ئەوەی پێداین کە بە دواداچوون بۆ داواکاریانە بکا و بە بەردەوام ئاگای لە زانکۆی هەڵەبجە بێ و هەر هاوکارێکە پێویست بێ بۆ زانکۆی بیکات. باشە، لە دوای بە فەرمی بە پارێزگابوونەوە دوایەوەی دوێنێش سکاڵایانی کە هەبوون لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە لەیان چەند پەرلەمانتارێکی عێراقیەوە، یعنی دادگای فیدراالیە و داوانەی هەڕەت کردەوە. ئەمڕۆ سەرۆکۆمار سەردانی هەڵەبجەی کردووە. ئەمە بۆ خۆی لە ڕووی معنەویەوە چەندە گرنگە و چەندە دەستکەوتە بۆ زانکۆ و چەندە وا دەکا زانکۆ هەست بەوە بکە پشتیوانیکی گەورەتری هەیە لەسەر ئاستی عێراق. بە دڵنیاییەوە ئێمە وەکو زانکۆی هەڵەبجە بەشێکی لە کۆمەڵگەی هەڵەبجە و بەشێکی دانەبراوین. سەردانیکردنی بۆ شاری هەڵەبجە و بۆ زانکۆی هەڵەبجە گرنگیەکی ئەجگار زۆری هەیە، بە تایبەتی لە ڕووی معنەویەوە کاتێک کە سەرۆکۆمار هات ئەمڕۆ لەگەڵ ئەنجومەنی زانکۆ کۆبوونەوەی کرد بۆ ئێمە دەورێکی گرنگی هەبوو. لە هەمان کاتیشا گفتوگۆیەکی ئەکادیمیمان کرد، چونکە جەنابی سەرۆکۆمار خۆی کەسێکی ئەکادیمیە، لە ڕاستیا شارەزایەکی تەواوەتی هەیە لە بواری ئەکادیمیا، چۆن پێکەوە پلان دابنین بۆ بەرەو پێشبردننی زانکۆی هەڵەبجە و زانکۆکانی کوردستان. لە هەمان کاتیشا ئەمە هەمان کاتیشا تقریبەن پەیامێکی گرنگ بوو بۆەوەی کە ئێمە لە سەرۆکایەتی کۆمارەوە و لە هەموو مؤسسەکانی عێراقەوە دیفاعمان لێکرێ بۆی پارێزگایەکی سەربەخۆبین لە عێراق. باشە، دکتۆر بۆمان باس کە باسی چیتان کرد لەگەڵیدا، ینی ئەڵە گفتگوویەکی ئەکادیمیمان کرد، باسی چیتان کرد، ئەو باسی چی بۆ کردن، خۆی پسپۆڕەتی لە مەجای ئەودا هەیە، ینی دکتۆراکەشی هەر لەو بوارەدایە کتێبی هەیە لە سەرم بوارە. هەڵەبجەش ناوچەیەکی گرنگی کشتتوکاڵی و ئەوە ینی گرنگە، ناوچەیەکی کشتتوکاڵی و زەوی بە پیتیەیە ئەوە سەرچاوی ئای باشی لێ. ئەی باسی چیتان کرد لەگەڵیدا ئەومان بواست؟ بە دڵنیاییەوە لەبەرەوەی جەنابی سەرۆکی کۆمارێکێک لە ئەکادیمی دیارەکانی عێراقا و پسپۆڕەتی لە بواری بەندا و ئاوەکان هەیە، دانیشتەکەی ئێمە دانیشتێکی ئەجگار، ینی هەم نەتیجەی هەبوو هەم دانیشتێکی باش بوو. قسەی لەسەرەوە کرد کە ئێوەکو زانکۆی هەڵەبجە ئیحتیمام بەچێدن، بابەتی ئیحتیماماتی خۆمانمان پێوت کە بەشەکانی زانکۆی هەڵەبجە لە چی پێکهاتووە، چەند بەشی تایە و ئەو کار و چالاکیانەی کە کردومانە چی بووە لە پێشووترا و پلانی داهاتوومان چیە. ئێمە قسەمان لەسەرەوە کرد کە پرۆژەیەک لە بەردەم زانکۆی هەڵەبجە هەیە کە لە قۆناغی داهاتووە بیکا، بە تایبەتی دیاریکردنی بڕی ئەو زیانانەی کە لە ئەنجامی کارەساتەکانە بەسەر هەڵەبجە هاتووە، چکە عادەتەن لە ڕووی قانونیەوە ئەبێ زیانەکان دیاری بکرێ، ئەمجا دوایی قەرەبووی خەڵکی شارەکە بکرێتەوە. وتوانێ ئێمە لەگەڵ جەنابی مەحافز هاوکاریەک و لیژنەیەکمان دروست کردەوە بۆ بابەتە زۆری پێخۆش بوو. وتی ئەوەی کە ئەکەوێتە سەر ئەستۆی من و تیمە یاسایەکەم لە بەغدا پاڵپشت و پشتیوانتانە بێ. لە هەمان کاتا قسەمان لەسەرکردنەوەی هەندێک بەشی تازە کرد کە لە زانکۆی هەڵەبجە ئێمە بڕیارمانداوە لە ساڵی داهاتوە خوێندکاری بۆ وەربگرین. ئەو تاکیدی لەسەر ئەوە کردەوە کە گرنگە خوێندکار وە کواڵێتی و توانایەکی باشەوە دەربچێ بۆی بتوانین موسەساتی ئەم دەوڵەتە
سوودیان لێوەربگرین. ئێمە دڵنیایی ئەوەماندا کە زانکۆی هەڵەبجە بەڵێ زانکۆیەکی تازەیە، بەڵام ئیش لەسەر ئەوەکەین کە ژمارەی ئەو خوێندکارانەی کە دەرەچن هەرچەنە کەم بن، بەڵام کواڵەتێکی باشیان هەبێ و خزمەت لە سەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق بکەن. دەستخۆشی لێکردین بۆ بابەتە لە هەمان کاتە جەنابی سەرۆکی کۆمار بە تەبیعەتی حال مهتەمە بە بابەتی کتێبخانە و مەکتەبە، بەڵێنی ئەوەی پێداین کە هەر سەرچاوەیەکی زانستی لە هەر جێگەیەک هەبێ، ئێمە نەتوانین دەسی بخەین ئەو ئاگادار بکەینەوە بۆمان دەسەخا و پێشکەشی زانکۆی هەڵەبجەیەکە. لە قۆناغەکانی پێشوش بەڕاستی سەرۆک کۆمار عێراق هاوکاری کتێبخانەی ئێمەی کردووە و ئەو کتێبە بە سوودانی ئێستا لە مەکتەبایە. ئەوەش زۆر تەرکیزیشی لەسەر ئەوە کرد، وتی ئێوە بەدڵنیایە زۆر تەرکیزیشی لەسەر ئەوە کرد بە حکمەوەی کە بەنداوی دەربەنی خان سنوورەکەی لەگەڵ پارێزگای هەڵەبجە تێکەڵا، وتی لەو هۆکارانە بکۆڵنەوە کە ئەبێتە هۆی کەمکردنەوەی ئاو، بۆی ئێمە بتوانین یەکەم جار سەرچاوە ئاویەکان دابین بکەین، هەم بۆ خۆمان هەم بۆ ئەو ناوچانێتری عێراق کە پێویستن، دوای پلانی بەرەو پێشبردن و گرنگیدان بە سەد و دامەزاندنی سەدی بچووکی تر ئەەکەین بۆی بتوانین سەرچاوی ئاوی عێراق و هەرێمی کوردستان دابین بکەین. کەواتە کۆبنەوەکەتان کۆبنەوەیەکی پردەستکەوت بۆ زانکۆ وە پشتیوانێکی مانەویشە بۆ زانکۆ بە شێوازێکی گشتی. بەدڵنیاییەوە ئێمە تەرکیزمان لەسەر ئەوە کرد کە عێراق ئەگەر قەرزاری هیچ ناوچەیەکی تری عێراق نەبێ، ینی پارێزگاکانی عێراق نەبێت کە بەدڵنیاییەوە قەرزاری هەموویەتی، ئەوە بەدڵنیاییەوە قەرزاری ناوچەی هەڵەبجەیەوە و تاوانانەی کە حکوومەتی پێشوو لە بەرامبەری عێراقا گرتوێتی لە ڕووی قانونی و ئەم حکوومەتە نوێیە میراتگرێتی و پێویستە قەرەبووی ئەم خەڵکانە بکاتەوە. بۆ ئێمە ئەمە زۆر گرنگ بوو کە جەنابی سەرۆکی کۆمار تاکیدی لەسەرەوە کردەوە کە لە زانکۆی هەڵەبجەیەوە تیمێکی یاسایی باشتان هێویشتان لەسەر ئەم بوارە کردووە. من تیمە یاسایەکەی خۆم لە سەرۆکایەتی کۆمارە خەمە خزمەتی ئێوە پێکەوە پرۆژەیەک یا هەر بابەتێکە لە ڕووی یاسایەوە ڕێگەی تێچێ گەڵاڵەی بکەن و ئاراستەی حکوومەتی عێراقی بکەن لەوێ پشتیوان و پاڵپشتێبین. و سپاسی ئەوەشمان کرد کە جەنابیان لە کاتی بە پارێزگابوونی هەڵەبجە هەوڵ و وجودێکی باشیدا و دەستخۆشی ئەومان لێ کرد و دووبارە تاکیدی ئەوەمان کردەوە کە وجودی جەنابی سەرۆکی کۆماری عێراق لەم کاتە و لەم زروفە لە هەڵەبجە بۆ ئێمە زۆر زۆر گرنگە، هیچ نەبێ لە ڕووی معنەیەوە هەستەکەیت کە پاڵپشتێکی بەهێزمان هەیە لە بەغداد. ئیتر ئەمڕۆ ئەم شەویش ینی میدیاکانی ناوچەکە میدیا عێراقیەکان باسی سەردانەکەی سەرۆک کۆمار دەکەن بۆ هەڵەبجە و هەڵەبجە دەبێتەوە باس و سەردێڕی میدیا عێراقیەکان بەگشتی. ئەمە چەندە دەبێتە دەستکەوت بۆ هەڵەبجە سەردانەکەی بۆ زانکۆش من لە چوارچێوەی سەردانەکەی بۆ هەڵەبجە. بەدڵنیاییەوە پلانی ئێمە لە ئەنجومەنی زانکۆ لە زانکۆی هەڵەبجە ئەوەیە کە ئیتر دەست بکەین بەوەی کە چی پێویستە بۆم شارە، چکە هەڵەبجە کە بوو بە پارێزگا ئیتر پێویستی بەوە هەیە ئاستەکەی بچێتە ئاسیەوەی وەکو هەر پارێزگایەکی کە بگرە باشتریش بێ. هەمومان نەزانین کە هەڵەبجە لە کۆنەوە پێگەیەکی گرنگی ڕۆشنبیری بووە لەسەر ئاسی ناوچەکە و لەم زانکۆیەوە بڕیاری ئەوە ئەدەین و بە پاڵپشتی سەرجەم دامەزراوەکانی کە ئەو پێگەیە بگەڕێنینەوە بۆ هەڵەبجە. زۆر گرنگە ئێمە هەر لە کارەساتەکانە نەژین بەڵکو ئەوانە بکەین بە کەرەسەیەک بۆی بتوانین خزمەتی خەڵکی ناوچەکەی پێ بکەین و قەرەبوویەکی هیچ نەبێ معنەوی خەڵکەکەی پێ بکەینەوە. دڵنیام لەوەی کە کاریگەری سەردانەکەی کاریگەریە بێ لەسەر ناساندنی ناوچەکە و چکە جەنابیشان سەردانی کەی ناوچە گەشتیارەکانیانە بێ. دڵنیام ئەمە گرنگیە بێ بۆ هەڵەبجە، چکە ئێمە زانین هەڵەبجەیەکێکە لە شارە جگە لەوەی کە مەڵبەندی ڕۆشنبیری ناوچەکە بووە لە هەمان کاتیشا بە حکمی بوونی ناوچەی هەورامان جێگەیەکی گەشتیاری ئەجگار گرنگە. جەنابیان تەسەوڕەکەم سەردانی ئەو ناوچەیە بکەن و ئەوش دەنگدانەوەیەکی تری هەبێ بۆ باقی شارەکانی دیکەی عێراق کە هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە نەک بۆ هەرێمی کوردستانەکرێت لە داهاتووە بۆ عێراقیش گرنگ بێت. باشە دکتۆر دوپرسیارم هەڵەبجە ئیتر ئێستا پارێزگایە، ئێستا دەڵێن پارێزگای هەڵەبجە و دەڵێن زانکۆی هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجە. ئەمە بێگومان بەرپرسیارەتێکی زیاتر دەخاتە ئەستۆی ئێوە پلان و بەرنامەتان بۆمە هەیە، یانەکرێ بڵێن زانکۆی هەڵەبجە ساڵی نوێی خوێندنی بە شێوازێکی جیاوازترە بێت لە ساڵی ڕابردووی لەکردنەوەی باش لە
بیرکردنەوەتان لە پلان و بەرنامەتان ئێستای ترێوە زانکۆیەکن لە پارێزگایەکدا نەک لە قەزایەکدا. بە دڵنیاییەوە لە دوو کۆبوونەوەی پێشووی ئەنجومەنی زانکۆ نەخشە ڕێگای ئەمەماندانا و بڕیارماندا لە تاوەکو یەکینۆ کۆبوونەوەکانمان بەردەوامی پێ بدەین بۆی بتوانین پلانێکی تۆکمە دابنین و پێشتریش لە ڕاستیا ئێمە کۆمەڵێک بەشی زانستیمان لە زانکۆی هەڵەبجا کردووەتەوە کە لەسەر ئاستی شارەکانی دیکە و زانکۆکانی دیکە نییە بە تایبەتی ئێستا زەمەنی زیرەکی دەستکردا بەشی زیرەکی دەستکرد بە خۆشحاڵیەوە لە کۆلێژی زانست لە زانکۆی هەڵەبجە کراوەتەوە بۆ ئەمساڵ خوێندکار وەرەگرین هەرچەندە بە جەنابی سەرۆک کۆمارمان ڕاگەیان کە ئێمە پێویستمان بە مختبەر و ئەوەی دەقیقەیە لەم بوارە هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم لایەنەکان پێویستە هاوکاریمان بکەن بەڵام بڕیارمان لێسەردا و ئەو بەشەمان کردوێتەوە لەگەڵ کۆمەڵێک بەشی دیکە لە هەمان کاتە کۆلێژی تووبەکەمان لەسەر خەتین بۆ ئەوی ئیشاءالله بە هاوکاری و پشتیوانی لایەنە پەیوەندیدارەکان و هەر لێرەشەوە لەم کەناڵە جوانەوە داوا ئەکەم لەسەر جەم دامەزراوەکان حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی هاوکارمان بێ ئێمە هەموو جوودی خۆمانە خەینە گەڕ لەم فترە دیاریکراوەی کە ماوە بۆی بتوانین ئەوەی کە لە بەردەممانایە تەواوی بکەین ئینشاءالله ساڵی داهاتوو خوێندکار لە کۆلێژی تۆپی زانکۆی هەڵەبجە وەربگرین. سەرباری ئەمە دکتۆروتم دو پرسیار بەڵام ئەو پرسیارێکی بۆ دروست کردم چەند ڕۆژێکی تر بە بڵین خوێندکارانی پۆلی 12 ترە بێ ئەنی ناوی خۆیان تۆمارکەن لەو شوێنانی کە دەیانەوێت لێی بخوێنن زانکۆی هەڵەبجە کۆلێژی پزیشکەکەی بۆ ئەم ساڵەوە بەردەست دەبێت؟ ئێمە لە کۆنتاکتین لە پەیوەندیان لەگەڵ وەزارەتا چکە عادەتەن ئەو عەقدانەی کە کراوە بۆ دروستکردنی بینا و ئەشکڕینی کەلوپەلەکانی تایبەت لە وەزارەتی خوێندنی باڵاوە کراوە جەنابی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیەوەی کە پەیوەندیمان پێوە کردووە ئەڵێ هەرچی داهاتی وەزارەتەکەم و ئەوەی کە لە بەردەستمایە لەم فترەیە بیخەمە گەڕ بۆەوەی بتوانمە و کۆلێژی پزیشکی لە زانکۆی هەڵەبجە ساڵی داهاتوو خوێندکار وەربگرێیکەم ئێمە چاوەڕێ ئەوەکەین و دڵنیاشین ئەو لە ئێمە دڵسۆسترە بۆم بابەتە بۆیە لە فترەکانی داهاتووە هەوڵەکانمان چڕەکەینەوە بۆی بتوانین ئینشاءالله بگەینە ئەو نەتیجەیە هەرچەنە منویستم یەکشتی تر بڵێم هەندێک بەشیتی کەمان هەیە لە زانکۆی هەڵەبجە گونجێ لە زانکۆکانی کە ئەو ئەهمیەتەی نەمابێ بەڵام بۆ شاری هەڵەبجە و بۆ ئەم مەوقعی کە زانکۆی هەڵەبجەی تایە گرنگێکی ئەجگار زۆری هەیە بەشی مێژوو لە بەشێک لە زانکۆکان ئەگونجێ خوێندکار کەم تەمۆحی هەبێت تایە وەربگیرێ بەشی جوغرافیا بە هەمان شێوە بەڵام ئێمە هەساوین ئەو ئەرشیفێکی گرنگی خەڵکی هەڵەبجەمان دروست کردووە کە خوێندکارەکانی ئێمە مقابلەی ئەو کەسانە ئەکەن لە فترەکانی پێشوا بوون بە قوربانی بۆیە ئەمە وای کردووە کە خوێندکارەکانی ئێمە هەمیشە لە هەر بەشێکابن ئیشان هەبێ لە ناوچەکە. زۆر بەڕێز دکتۆر سیروان تەمە ناشەکەین بەڵێ فەرموو تاوای کەقسەکە تەمە ناشەکەین لە کەناڵەوەی کە گوێی لە ئێمەیە هاوکارمان بێ بۆ گەیشتنە سەر ڕێگەی کۆلێژی پزیشکی بۆی ژمارەیەکی ئەجگار زۆر خوێندکار چاوەڕێ ئەوەکەن کە ساڵی داهاتوو ئینشاءالله ئەو بەشە لە ئەو کۆلێژە زانکۆی هەڵەبجە بکرێتەوە. بەڕێز دکتۆر سیروان حامید جێگری سەرۆکی زانکۆی هەڵەبجە سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان سپاس بۆ وتەکانت بێگومان نەموو لای قەرزاری هەڵەبجان هەر کەسە و لای خۆیەوە هەرچی پێ بکرێت لەلایەنی بەرپرسان و بە شێوازێکی گشتیش قەرزاری هەڵەبجە هەرچیان پێ بکرێت گرنگە کە ئەنجامی بن.